ام جاربه جیاواز لا روجا مێژوویەکەیە کە ڕۆژی دەنگدان بوو لە بیستیدەیە پرۆگرامەکەشمان تایبەتە کە من بۆ یەکەم جارە لەگەڵ دەروون پرۆگرامەکەم دەروونم کاتەوە باسڵاو لێبێ سپاس دەکەم ڕۆژێکی مێژوویە و ڕۆژی هەڵبژاردنە و ئێمە بە ڕۆژی جێژنی دائەنین ئەمەش بێکۆ پرۆگراممان هەیە بێگومان یەکێکە لە ڕۆژە مێژوویە هەرە دیارەکان و پێ خۆشحاڵ بین کە لەگەڵتان بین لە ڕووماڵێکی تایبەتە دیارە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لە دانیشتوانی هەرێمی کوردستان چوونە سەرسوونقەکانی دەنگدان و دەنگیان بەو لایەنەدا کە شایستێ و لە پاش کەمێکی تریش بێگومانم کایتر وردە وردە دەنگەکان ئەنجامەکان وردە دەرئەچێت و لەگەڵەوە شابینین کە دڵخۆشێکی زۆر هەیە لەبەرەوەی لە ئێستایا لە زۆرێک لە بەڵێم لە شاری سلێمانی و لە هەندێک لە ناوچە دیارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە چەندین دەنگ لە پێشەوە دیارە لەگەڵتانە بین ڕاستەوخۆ و ئەمڕۆ چەند میوانێکیشمانە بێت و گفتوگۆکەین لەسەر هەڵبژاردن و بە تایبەتیشێکی لەو بابەتانەی کە گرنگە ژنانن لە نێو کایە سیاسەکان و بە تایبەتیش لە نێو ئەم پرۆسەیە کە لە ئێستا بە خۆشحاڵیەوە کورسی ژنان لە نێو پەرلەمانی کوردستانیش زیادی کردو ڕێژەکە لە 125ەوە بۆ بە لە 130 بۆیە ئەمڕۆ زۆر بەڕێز خاتوو زولفان غەریب کە بەڕێزیان چالاکوانی ژنانن لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمانە بن. خاتوو زولفانگیان سڵاو لێبێم ئەم کاتەوە باش ئەم ڕۆژەشی لێ پیرۆزەکەین. زۆر سپاس. ئەم ڕۆژە پیرۆز بێ لە گەلی کوردستان و لە خاتوونان کە بتوانن بە شێوەیەکی بەرچاو بە دەنگی شایستەی خۆیان ببنە نوێنەری گەر لە پەرلەمان و لە هەموو هەرێمی کوردستان دەکەم کە ڕزگارکردنی قەوارەی هەرێمی کوردستان بوو بەڕاستی بە ئەم ڕۆژە گرنگە. ژنان تا چەند ئەمڕۆ یەکلاکەرەوەی بەشێک لەو بە بڵێم یاسانن کە هەیە بە تایبەت لە نێو پەرلەمانی کوردستانە. ئەتوانم بڵێم جۆش و خۆشی هەرێمی کوردستان ئەم پرۆسەی هەڵبژاردنە زیاتر بوو لە هەڵبژاردننی ڕابردوو و بە تایبەتی ژنان ئێمە چەند وێنەیەکی جوانی ژنانمان بینی کۆڵنەدان لەوەی کە بەشداری پرۆسەکە بک بە شێوەیەکی سەرکەوتوو ئەتوانم بڵێم ڕێژەیەکی بەرچاو بوو کە چەندین جار دووبارەی کردەوە بۆی بتوانێت دەنگی خۆی بدا زیاتر لە 50 جار و خاتونێکمان بینی تەمەنی لە سەروی 90 ساڵ بوو کە بە دوو کەس قۆڵیان گرتبوو بە هەمان شێوە بەشداری کرد و ژنانی بە تەمەنمان بینی ئەکسەریەتیان لە سەها 7 بووی خێرا دەنگەکانیان نەفەوتێ بە پێ ئەو پرۆسەی یاخود ئەو ڕێژەیە کە کۆمیسیۆن داینابوو لە سا 5 بۆ ئەوانەی کە 50یان ناخوێنرێتەوە بتوانن دەنگ بن. ئەمە خۆی لە خۆیان ئەم ڕێژەیە ئەوە ئەسەلمێنەیە کە ژنانیش ئەیانەوێ ژنان بە شایستەی بە دەنگی خۆیان بەدەر لە کۆتا ببنە نوێنەری گەر لە پەرلەمان و جێگە دەستیان دیار بێ هەم لە هەموارکردنەوەی پرۆژە یاساکان لە دەرکردنی پرۆژە یاسا بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە. ئینجا ئەمە پێی ئەو داتانەیە کە لە بەردەستمانایە ڕێژەی بەشداریکردن بە پێی شارەکان ئەخەینە ڕوو کە سلێمانی لە 160 بووە، هەولێر لە 165 بووە و دووهۆک لە 170 و هەڵەبجە لە 161 کە ئەبینین ئەمە ڕێژەیەکە بەچاو دەنگدانی پێشووتر کە دەنگدانی 2021 بوو لەگەڵ 2010 ڕێژەکە زۆر بە بەرچاوی بەرز بۆتەوانێ. ئەکرێ بڵێن هەر لە بانگەشەکەەوە جیاوازێکە بووە لە پرۆسەی دەنگدانی ئەم جارەدا و هەروە لەگەڵەوەشا کە ئەمڕۆ خەڵکی بە جۆش و خۆشێکی زۆرە بەژیان لە دەنگدان کردووە. ئەکرێ بڵێن کە قەوارەیەکی سیاسی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هیوایەکی خستە دڵی هاوڵاتیانە بۆی ئەم جارە بە شێوەیەکی جیاوازتر بەشداری لە هەڵبژاردن بکەن. بەتەئکید هەر پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن ئەتوانی بڵێ ئازایەتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵانی خەڵکی وت دەکرێت ئەم یاسایە نیزامی کە بەکار دەهێنرێ بە شێوازێکی ناعەدالەتی ئێمە بتوانین ڕاستی بکەینەوە، ئێمە بتوانین بە ئەو لایەنانە بڵین ستۆپ تۆ ناتوانی دوو پارێزگاکەی تری هەرێمی کوردستان فەرامۆش بکەی بە شێوەیەکی نادات. هەر بانگەشەکە خۆی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئەمە خۆی هاندانی خەڵک بوو بۆ بەشداریکردنی ئەو پرۆسە. ئەنجامە ناڕاستمیەکان باز لەوە لە هەرێمی کوردستان لە 160 بەرەو ژوور کە بەشداری پرۆسەی هەڵبژاردننی کردووە و خۆشبەختانە ڕێژەیەکی بەرچاو دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەربەنی خان بینیمان لە 100 زیاتر یعنی ڕێژەکەی لە 100 ڕێژەی دەنگدانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیادی کردووە لە دەڤەری ڕاپەڕین بە ڕێژەیەکی زۆر بەرچاوە لە پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە بینیمان ڕێژەی یەکێتی دووقات زیایی کردووە لە پارێزگای سلێمانیش کە لەگەڵ ئەوەدا زۆربەی ململانیەکان زۆربەی ڕکابەرەکان لە
پارێزگای سلێمانیە بە حکمی زۆربەی ئەوانەی کە ناڕازی دژی دەسەڵات ئەوانەی لە ناو دەسەڵات یعنی بە حکمی ئەوەی کە سلێمانی پارێزگارێکی دیموکراسیە و دەنگە ئازادەکان زیاتر لە پارێزگای سلێمانین ئێمە بینیمان ڕێژەیەکی بەرچاو بەشداری تیا کرد کە لەگەڵ ئەوەیە ڕەنگە بەشێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڕوای بەوە نەبووبێ کە گۆڕانکاری لە دەسەڵات دەبێت بەڵام بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارە دوای 6 ساڵ لە پەرلەمانی ڕابردووی پێشوو لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێ مەشاکیل هەبوو جارێک کات دیاریکردنی کاتی هەڵبژاردن گۆڕدرا بۆ دیاماوەیەکی تر 2 ساڵ تێپەڕی بە سەروادەی خۆیدا بەڵام بینیمان بانگەشەی هەڵبژاردن خۆی لە خۆیان سەرکەوتن بوو بە تایبەتی لە هەموو پارێزگاکان و لە پارێزگای سلێمانی بە تایبەت ئێمە بینیمان ئینشاءڵڵا دەرەنجامەکەشی بەو شێوازا بێ کە کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوەڕێیەکە. خات و زلفان بەپێی داتاکانی ئێستا هەمویان دڵخۆشکەرن و وردە وردەش تاشان کاتژمێرێکی تریش تر ئەزانین کە دەنگەکان چۆنن و کورسەکانی پەرلەمانیش چۆن ئەبێت بەڵام لەگەڵەوەشا بە تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند ئەمە ئەرکەکە قورسترە بێت با بڵێم زیاتر بۆ ئەوانەی کە ئەچنە پەرلەمان و شەڕی با بڵێم خەڵکی کوردستانەکەن. و بە تاکید سروشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قوربانیدان بۆ لە پێناو خەڵکی کوردستانە یعنی ئەمە شیعارێکی جێبەجێکارە هەروتنی نەبووانی لە پرەنسیپی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قوربانی بە حیزبەکەی داوە لە پێناو خەڵکی کوردستانە و ئەم جارە ڕێژەی کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید زیادەکە لە ڕێژەی پەرلەمانی پێشوو زیاتر دەبێ و ئەرک و بەرپرسیارەتەکەشی زیاتر ئەبێ کە ئەمە خۆی لە خۆیە ئەم دروشمانەی کە جەنابی سەرۆک لە بانگەشەی هەڵبژاردنە ئەمە دەبێتە کارنامەی بەرنامەی ئەندامانی پەرلەمان کە نوێنەری خەڵکن و لەوێ ئەتوانن بە دەنگێکی دلێرانە کار لەسەر هەموارکردنەوەی هەندێک یاسا بکەن و بە تایبەتی ئەوەی کە گرنگە کاری لەسەر بکەن تەزدیقکردنی بودجەی هەرێمی کوردستانە چونکە یەکێ لە ئەرکە هەر ئەساسیەکان جگە لە چاودێریکردن جگە لە دانانی یاسا هەموارکردنەوەی یاسا تەزدیقکردنی بودجەی هەرێمی کوردستانە و ئینشاءڵڵا لەم جارێ پەخولی شەشەمی پەرلەمانی کوردستانە ئەیبینین و بە تاکید دەنگە دلێرەکانیش لەوێ ئەیان بینین ئەندامان و نوێنەرانی خەڵکی کوردستان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەبێ. زۆر باشە دروشمەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی بانگەشە ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە حکومێت تاکڕەوی ناهێڵین و ئەوەشی کە سەرۆک باڵ بڵێت هەمیشە جێبەجێ کردووە ئەوەی لە کەرکووک کوتی جێبەجێ کرد ئەتوانین بڵێن ئەم جارش ئەمانەی کەوتوێتی هەموو ئەو دروشمانە لە کاتی بانگەشەیە وەک ئەزانین بانگەشە یەکێتی ئەم جارە لە هەموو بانگەشەکانی دیکە جیاوازتر بوو ئەم جارە هاوڵاتیانیش بە شێوەیەکی جیاوازتر لە هەموو چین و توێژەکان بە شێوەیەکی جیاوازتر بەشداریان لە کەرنەڤاڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد ئەکرێ ئەمە ئەم جارە ئەگەر خەڵکی دەنگیاندا بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆ ئەم مافیان هەبووە دەنگیانداوە و ئەو متمانیان بەخشیوە بە یەکێتی ئەبێت ئەم جارە یەکێتی بە شێوازێکی جیاوازتر مامەڵە بکات لەوەی کە خاوەنی هەموو ئەو دروشمانە بێت بۆی کە لە پەرلەمانەکانی داهاتووشا بتوانێت هەموو ئەو دروشمانەی کەوتێتی بەڕاستی جێبەجێیان بکات. ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر خۆی جیاوازە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بڕیارە یەک سەرۆکا لە جیهەتێکی ڕسمی کە سەرکردایەتی و سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتیە بڕیار دەرەچێ ئەوە نییە بۆ نمونە لە ئەدای دووسێ کەس لە بەرپرسان بتوانن گۆڕانکاری لەسەر سیاسەتی یەکێتی بکەن مادام یەکێتی نیشتیمانی کوردستان هەر خۆی جیاوازە یەک بڕیارەدا بە تاکید جیاوازە بێەوە بەڕابردووی کردەوەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە بینیمان هەم لە دەسەڵاتی کۆمیسیۆن هەم لەوەی کە ئێستا خەڵکی ڕەسەنی کەمەنەتەوایەتیەکان خۆیان ئەتوانن نوێنەری خۆیان دیاری بکەن کە لە 11 کورسیەوە کە ئەمە نوێنەری خۆیان نەبووی عازی لایەنێک بوو ئەدرا 11 کورسی بەدەستەوە بوو ئێستا ئەو 5 کورسیەکەیت ئەمانە خۆیانن نوێنەری خۆیانن یعنی ئەمە خۆی لە خۆیان یەکێکە لەوەی کە جگە لە یەکێتی جگە لە حیزبەکانی تر کەمەنەتەوایەتیەکانیش هەست بەواکەن کە ئیتر ئەمان خۆیان نوێنەری خۆیان هەیە لە پەرلەمان و لە کەرکووکیش ئێمە بینیمان بە دانانی پارێزگای کەرکووک بە زیاتر هێنانی کورسیەکانی کەرکووک و بەڕێکەوتنی یەکێتی و ئەوەی دەسێنانە پێشەوەی بوو ئەوەی لەگەڵ لایەنە کوردەکان کە بەداخەوە لەگەڵ یەکێتی نەهاتن بۆی بتوانن پارێزگاری کورد و خۆشبەختانە قسەکانی جەنابی سەرۆک هێنایەتی کە پارێزگارێکی کوردی بۆ خزمەتکردنی ئەو شارە ئێمە ئەیبینین ئێستا لە سۆشیال میدیاوە لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان کە چۆن کارەکە کە خزمەت بە شاری کەرکووک چۆنەکە و خۆشبەختانە ئێمە توانیمان ئەوەی کە ئەمەوێ لێرە ئاماژەشی پێبم
ئەو خاتونەی کە دەری سوورێ بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگا کە دەنگی پێویستی هێنا یعنی ئەمە خۆی لەوەی ئەبینێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕوای بە دەنگدان بە نوێنەری ژنی شێ بۆ کارکردن و بە دڵنیاییەوە لەم جارەش لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خەڵک ئەبینێ هیوای زیاتر بوو ئەگەڕێتەوە کە ئەبینێ دوو پارێزگای هەرێمی کوردستان بە ڕسمی فەرامۆش کرابوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڵام ئەیبینین کارکردنی ئەم جارە جیاوازترە بێ لەبەرەوە یەکێتی ئەو بەرپرسیارەتیانە وەرەگرێت لەو دام و دەستگا وەزارەتە گرنگانەی کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەن.